ئەمڕۆ بەیەکەوە لە کەشێکی تەواو جوان و جیاواز و تایبەتدا لە کەشێکی بەهاریدا لە شارە ئازیز و زیندوەکەی ڕانیا لە شارە میوان دۆست و قەدرگرانەکەی ڕانیە لە بەردەم شاخە سەرکەشەکەی چێوەڕەش لێرەی لا مەڕاسیمی یاری کۆتایی ئەم پاڵەوانێتیە 12 بی بەرامبەر بە 11 ئی لە یاری کۆتایین ناوازەترین یاریەکانی تۆپی پێ لە فام کە ساڵانە پێگومان ئەم پاڵەوانێتیە بەڕێوە دەچێت فام هەڵبژاردەیە و کەسانەیەکە بە باشترین نەبێت ڕازی نابن فام هەمیشە و بەردەوام بە دروشمی پابەندین بە پێشەنگی نایابی دەکەینە باو لێرە کار دەکەن و بەردەوامن سڵاو دیسانەوە لە تەواوی ئامۆدەبانی بەڕێز دەچینە نێو ڕۆحی یاریەکە و ڕۆحە و ڕۆح سەرنجدان بۆ یاری کۆتایی خولی تۆپی پێی ئامادەی فام ڕادەکێشم ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو فام لە یەکێک لە کارە گەورە و نمونەیەکانیدا کە فام هەر خۆی لە خۆیدا شاکارە ئەوە بەڕاستی بەبێ مجاملەکردن ئەگەر لە شوێنانی تر کەمێک زمانی مجاملە و مبالغە و زمانێکی شعری بەکاربێنین بەڵام بەڕاستی ئەمڕۆ ئەوەی کە دەرحەق بە فام دەیڵین ئەوەی دەربارەی فام دەیڵین هێشتا لەوانەیە کەمڕەوی و کوردڕەوی بێ هێشتا ئەمڕۆ لەم مایکرۆفۆنەتۆ نەتوانین حەقی تەواوی ئەو جوانیە بدەین ئەو جیاوازیە بدەین کە لە فام بەدی دەکرێت بێگومان دامەزراوەی پەروەردەی فام ئەو دامەزراوە پەروەردەیەی کە لەگەڵ زەمەندا ڕۆیوە بست بە بست لەگەڵ زەمەندا ڕۆیوە لە زەمەندا نەبڕاوە لەگەڵ پێشکەوتن و بێگومان تێپەڕبوونی ساڵ و سات و زەمەندا ڕۆیوە ئەم پاڵەوانەی تێتاوە تۆپ ئەڵڵا کۆڵ یەکەم بۆ یاسایی ئەڵڵا لەو کۆڵە نایابە کۆڵی یەکەم لە کاپتنەوە ساریان عەبدولقادری کاپتن هەرزوو توانی دەروازەی کۆڵ بکاتەوە هەرزوو توانی پێکۆڵی ڕاماڵێ و کۆڵی یەکەم بخاتە تۆڕی کۆڵی تیپی 12ەوە ئێواری ئەمڕۆ لە ڕانیا لە نێو یاریگای فام یاری کۆتایی پەڕێوە دەبن پاڵەوانێتەکە بە سەرپەرشتی پێگومان دامەزراوەی پەروەردەی فام کرایەوە بە بەشداری 16 پۆل ئەم پاڵەوانێتی لە سەراستی کوڕان کرایەوە کە ئێواری ئەمڕۆ یاری ژمارە 16 پاڵەوانێتەکەیە و ئاخر ئەڵقەی خولی تۆپی پێی ئامادەی فام بەڕێوە دەچێت لە ناوەڕاستی یاریگاوە تۆپ لا یاریزانەکانی تیپی 11 ئەڵڵاه ئەڵڵاه 11 پڕە لە ساروخ و F16 پڕە لە تۆبلێتەری زۆر نایە پڕە لە یاریزانی زۆر چاک و چەلەنگ لێدانی فاولی ڕاستەوخۆ بۆ 12 بی بەردە لەسەر گۆڵی یەکەم لادەم تۆپێک لە فیارەوە بەڵام بۆ دەرەوەی گۆڕەپانەکە و ماڵی کۆڵ فام یەکێک لە باڵاترین نمونونەکانە لە سەراستی کوردستان و عێراق یەک لە باشترین خوێندرگاکان لەم ناوچەیە لێرەن لە شارە جوانەکەی ڕانیا لە دەروازەی ڕاپەڕین لە پایتەختی ڕاپەڕین لە ئەلفوبێ ڕاپەڕین لە سەرەتای ڕاپەڕین لە شارە مەرد و ناسدارەکەی ڕانیا لە شاری خەڵکانی زیندوو و خەڵکانی زانا هەڵبەتە فام یەکێک لە جوانترین وجودەکانە لە ڕانیا یەکێک لە بەرزترین شاکارەکانە لە ڕانیا ئێواری ئەمڕۆ لە نێو فام لە نێو ئەم دامەزراوە پەروەردەیە لێرەی لە یاریگای فام بۆ پێشەریکردنی یاری کۆتایی لە نێوان 12 و 11 لەیاد ڕەسوڵ گۆڵی گەڕانەوە ئەڵڵا لەو تۆپە نایابە لەیاد ڕەسوڵ تۆپێک بەرەو تۆڕ هاوشێوەی ئەنفۆڕ فام لە لیستەکەدا تۆپە ڕەقەمە یەکەمە هەڵبەتە فام لە ماوەی ساڵانی ڕابردوودا کۆمەڵێک نمرەی نایابی بەدەستێناوە لە ساڵی 2022 بۆ 23 62 خوێندکار توانیان پلەی نایاب بەدەستبێنن لە 23 بۆ 24 68 خوێندکار توانیان پلەی نایاب بەدەستبێنن لە ساڵی 2024 بۆ 25 92 خوێندکار توانیان پلەی نایاب بەدەستبێنن ئەوە شانازیەکە بۆ ئێوە ئەوە شکۆیەکە ئەوە مێژوویەکە کە بۆ ئەبەت لە مێژووی پەروەردەی کوردستانە فام وەکو نمونەیەکی باڵا دەبێنێتەوە لە ناوەڕاستی یاریگا تۆپ لای یاریزانەکانی تیپی 12 بی هەڵکورد لە باڵی چەپی یاریگاوە تۆپ ئاڕاستەی کاپتن فیار هێڵی دڵی بەرگری تۆپ بۆ دڵی یاریگاکە لە نیوەی یاریگاوە پاسەکە تەواوە لەولاوە لە بەردەم چێوەڕۆژ یاری کۆتایی خولی تۆپی پێی ئامادەی فام بەڕێوە دەچێت و هەردوو لا لە یاری کۆتایی ئامادەی فام دایانەوێ بگەنە مەرام ئامادەی فام بەڕێزان لە شاری ڕانیا یەکێک لە خوێندنگە بەناوبانگەکانی تەواوی کوردستان و عێراق و جیهانیشە بەڕاستی من دیسان دێڵێمەوە بەدەر لەوەی کە دێینە ئێرە و کۆمنتاری دەکەین و لە کاتی کۆمنتاریدا باسی فام دەکەین باوەڕ بکەن من ساڵانە دێمە ئێرە بەڵام لە نێوان ئەو ساڵەی کە لێرە نیم کاتێک باسی خوێندنگا دەکرێت کاتێک باسی پێشکەوتن دەکرێت کاتێک باسی ئیشی جوان دەکرێت من بەڕاستی فام دەکەمە نمونە و فام دەکەمە پێشەنگ لەبەرەوە بەڕاستی فام شایستەی ئەوەیە کە وەسف بکرێت شایستەی ئەوەیە کە بە نمونەیەکی بەرز و پاڵان ناو بهێنرێ ناو بشوان لەم کاتەنەدا بە فەرمی کۆتایی باکێمی تۆمی یارینەوان هەردوو تیپی 12 بی و 11 ئیدێنێ بە یەکسانبوونی هەردوولا
تەوا بەرامبەر تۆر تەوا گۆڵ یەکەم بۆ تیپی یاستەیی بەرامبەر باشیر مستەفا. پۆڵاند بەرامبەر تەنا پۆڵاند ئەڵڵا ڕۆژ بەرامبەر شین تۆپی دووەم لە ڕۆژەوە لە کارە نیاز لەسەر تۆپ یاریسان لەیاد خاوەن کۆڵی دووەمی ڕاستە و خۆیەکە لەیاد سڵاو ڕێز بۆ تۆ ئارین ئەڵڵا ئەحمەد بەرامبەر تەنا ئەحمەد و تەنا ئەی ئافەرم بۆ ئەحمەد تەنا بەرامبەر ڕەشید تەنا چوارەمی لێدان و چوارەمی گۆڵ ڤیار ئادەم ڤیار لێدان یەکلاکرەوەی پێنجەم بەرامبەر بە تۆڕی کۆڵی پێنجەم هەڵکورد هەڵ بوو بە بەتەڵ لە هەڵکورد ئافەرم دەروازەی گۆڵی کردەوە خاوەن گۆڵی یەکەمی یاریەکە ساریان تۆ بەرەو تۆڕی کۆڵ بۆ جاری شەشەم کۆڵ لاوەند لاوەند ئەژیر بەرامبەر تۆڕی کۆڵ تەوا توانە تەوا کۆڵپارێزی لە نێو تۆڕەکەی داستڕ کرد لەیاد ڕەسوڵ لەیاد کۆڵی شازدەیمین کارە کۆڵی نۆیەم ئەحمەد و تەنا مان تو مان فەیس تو فەیس کۆڵ نابێ و تەواو پیرۆزە لە یازدەیی پاڵەوانی خولی فوساڵی ئامادەی فامە یازدەیی توانی ببێتە پاڵەوانی تێکە و پەنجامی نۆ گۆڵ بەرامبەر بە 8 گۆڵ لە لێدانەکانی یەکلاکەرەوە ببێتە پاڵەوانی خولی تۆ بێ ئامادەی فامی نەحمی